بله بینرین ما وی سبه تفگر آزادی به داخوینی که چاپمنیا وکشینا هیزن خواج باکوری کردستان برانگه کی فرمی وکشاند. جهر من وک بوتان گرزان سرحت و گل کرمین دیتر یم باکوری کردستان و ترکیه برانگه کی فرمی هیزن گریلا ده چارچوبه یا بانگاشتی و جواکا دموکراتیک و بریارن کنفرانس 12 یا پککی خو برانگی فرمی و دکشنه به ورنگی جالا که دیدر تفگر آزادی جرای گشتی را نیت خو یا پاکش و درست لهمبری به واژیا آشتی را دگهینه و پارت دکه درباره وی مجاره ده انبری خوددن باشور کردستان لگل روزنامه‌وان اسماعیل همه دنگ ودانا و گاوا دیروکی آکو وی سبهه هاتیه راگهاندن لپیشیا چاپمنیه بچه آوایه بله برز اسماعیل پیشی دما و خوش به لباشور کردستان جویس بهه ده وصا اتمسفر و ریو رسم داخویانی چاپمنی یا وکشیناج باکوری کردستان و ترکیه لپیش وکر روزنامه‌وان دنگ ودانه که چاول باشور کردستان چه بویه و لتوایی هرمه و باندوره که و گاوه بچه رنگه به هەواڵان دەمێتێ وە باش دەمێ بینەرانی وە باش خۆتان دەزانن ئەوە سێهەڤین هەنگاوە کە تەفگەری ئازادی لە ماوەی هەشت مانگی ڕابردوودا ئەوە سێهەمین هەنگاوە وەکو نیەت پاکیەک بۆ بەرەو پێشەوەچوونی پرۆسەی ئاشتی و پێکەوە ژیانی گەلان لە باکووری کوردستان دەینێت هەنگاوی یەکەم ئەوە بوو کە لە کۆنگرەی 12هەمین پەکەکە خۆی هەڵوەشاندەوە و هەنگاوی دووەمیش ئەوە بوو کە چەکەکانی بێدەنگ کرد هەنگاوی سێهەمیش ئەوەیە کە ئێستا تەفگەری ئازادی بە شێوەیەکی ئارەزومەندانە لە ناو قوڵایی باکووری کوردستان دەکشێتەوە بۆ ناو هەرێمی مەدیا ئێمە ئەگەر ئەم هەنگاوە بە شێوەیەک تەحلیل بکەین دەبینین کە هەنگاوەکانی فەکەکە لەم قۆناغەدا هەنگاوێکە ئارەزومەندانەیە یەک دوو لە بەهێزی پەکەکەیە کە ئەم قۆناغە ئەم هەنگاوەی هەڵگرتووە یعنی قۆناغێکە ئێمە توانین بڵین لە بەهێزی پەکەکەدایە لەژێر هیچ فشارێکانیە تەنها نیەت پاکی ئەوەیە کە پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و لە تورکیا پرۆسەی ئاشتی و پێکەوە ژیانی گەلان بە شێوەیەک بچێتە پێشەوە خاڵێکی دیکە ئێمە ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین هاوڵاتیان و ڕۆژنامەوانان و ڕۆشنبیران لە باشووری کوردستان و لە دنیاە بەو شێوەیە سەیرەکەن کە ئێستا چۆن پەکەکە لە خاڵی بەهێزیدایە کەم هەنگاوی نردووە لە بەرامبەردا تورکیا لەو پەڕی خاڵی لاوازیدایە کە هەنگاوی بەرەو ئاشتی ناو دەستی ئاشتی بۆ پەکەکە درێژ کردووە چۆن ئێمە دەبینین کە ئێستا پەکەکە لەسەر ئاستی وڵاتانی دەوروبەر لە پەیوەندێکی زۆر خراپدایە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپی لە پەیوەندێکی زۆر خراپدایە لەسەر ئاستی ناوخۆ لە حیزبی دەسەڵاتدار ئاک پارتی لە پەیوەندێکی زۆر خراپدایە لەگەڵ هێزەکانی ناوخۆ لەگەڵ پارتە سیاسیەکانی ناوخۆ خاڵێکی تر ئەوەیە پەکەکە خاڵێکی تر ئەوەیە کە تورکیا لەو پەڕی لاوازی ئابووری و داراییایە کە هەنگاو دەنێ بەرەو پرۆسەی ئاشتی و دەستی ئاشتی بۆ پەکەکە درێژ کردووە ئێمە ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە ئەم دوو خاڵە زۆر گرنگە پەکەکە لەو پەڕی قووەتدایە و تورکیا لەو پەڕی لاوازیدایە کە ئێستا هەنگاو بەرەو ئاشتی هەڵدەگرن ئەمە لەلایەکی دیکە هەواڵان ئەبێ ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە پەکەکە یا تەفگەری ئازادی وەکو هێزێکی دیسپلین ڕێکخراو تا ئێستا گوێڕایەڵی 100% ئیمرالیە گوێڕایەڵی 100% ڕێبەرەکەیەتی کە لە ئیمرالیەوە بڕیار لە هەرسەر هەرچی دەربکات هەواڵان لە قەندیل تەفگەری ئازادی لە قەندیل 100% بەرەو بانگەوازی بەدەمەوەچوونی ئازادی هەڵدەگرن تۆ بێنەرە بەرچاوی خۆت لە مانگی دوو کە پەکەکە بڕیاری خۆ هەڵوەشاندنەوەیدا یا چەکەکانی بێدەنگ کرد یاخود هەڵوەشانەوەی هێزەکانی پەکەکە وەکو گەریلا وەکو چەکداری هێزی چەکداری هیچ لاموجیمێک نەبوو هیچ لاریەک و هەڵگەڕانەوەیەک نەبوو بۆ هێزێکی ڕێکخراوی وەکو پەکەکە ئەمە خاڵێکی زۆر بەهێزە لە ناوچەکەدا هاوشێوەی نییە کە هێزێکی چەکداری خاوەن 40 ساڵی ئەزمموی ڕابردوو
بە بڕیارێک چەک بێدەنگ بکات لە بەرامبەر هێزێکی داگیرکەری وەکو تورک کە هەزاران ڕۆڵەی کوردی شەهید کردووە. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ گفتوگویەکی ڕۆژنامەوانی هەڤڵ بەڕێز ئاپۆ سەرۆک ئاپۆ کە لە ساڵی 1997 کردوێتی لێ دەپرسن ئایا ئێوە مەبەستان دابەشکردنی تورکیایە و دەتانەوێت تورکیا دابەشکەن؟ لە ساڵی 1997 بەڕێز ئاپۆ وتوێتی ئەوانە دەیانەوێت تورکیا دابەش بکەن کە ڕەشەکوژی ئەنجامەدەن، ئەوانە ئەیانەوێت تورکیا دابەشکەن کە دڵی دایکان دەسووتێنن لە ناو گەلانی تورکیایە. بله برز اسماعیل من دخواست از هنکی جوه ناس بکم دگودانا وی گاوا دیروکی ده چاپمنیه ده به تایبتی هونچی وکر روزنامه‌وان چاوا دبینن، یعنی ده چاپمنیا جیهانی ده یا هرمی ده تایبتی دیا ترکیه ده اف گاوین به رنگی به چه رنگی تن شیرو وکرن؟ ئەم هەنگاوی تەفگەری ئازادی ڕۆژەوێک دەبێت. ئێمە وەکو بینیمان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا کە ئەمڕۆ لە بناری قەندیل بەڕێوەچوو، ئەمە وەکو ڕۆژەوێک دەبێت بۆ دنیای دەرەوە، وەکو چۆن هەموو هەنگاوەکانی دیکەی پەکەکە لە ڕابردوودا بوو بە ڕۆژەوێک، ئەمەش دەبێتە ڕۆژەوێک و ئەمە فشارێک لەسەر پارتی دەسەڵاتدار لە تورکیا دەکات بۆ ئەوەی هەنگاوەکانی جددیتر بنێت بەرەو پرۆسەی ئاشتی و ئەمە دەبێتە کرۆکی هەواڵەکانی ئەمڕۆ لە میدیاکانی دنیای دەرەوە ئەمڕۆ ئەم هەنگاوی پەکەکە زۆر بەرز دەنرخێنن، چونکە لە دنیای دەرەوە چاوەڕوانی هەنگاوێکی لەم شێوەیە بوون کە هەموو چاوەکان لەسەر ئەو هەنگاوی پەکەکە بوون کە ئەمڕۆ لە بناری قەندیل بڕیاریدا کە هەموو چەکدارەکانی لە خاکی تورکیا و لە باکووری کوردستان بکشێنێتەوە بە ئارەزومەندانە و ئەمە پەکەکە جارێکی تر ئەمە سێهەمین ئەمە چوارەمین قۆناغی پرۆسەی ئاشتیە لەلایەن پەکەکەوە بە شێوەیەکی نیازپاکانە لەلایەن تەبگەری ئازادی و نیازپاکی دەربڕیوە و ئیدی هیچ بیانوویەک بۆ حزبی حاکم لە تورکیا و ئاک پارتی نامێنێتەوە کە ئازادی جەستەیی ئۆجلان چیتر دوا بخات و پێویستە ئیتر ئازادی جەستەیی ئۆجلان جارێکی تر دوا نەخرێت و بێتە ئەم هەواڵانە ئەمڕۆ دەبێتە سەردێری هەواڵەکان وەکو لە باشووری کوردستان قسەیەکێ دەڵێت ئیدی تۆپەکە دەکەوێتە ساحەی ئاک پارتی و ئەردۆغان ئیدی هیچ بیانیوەکیان نامێنێتەوە بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی ئەوەندە بەخاوی بڕات لە پێشەوە. ڕۆژنامەوان اسماعیل هەمێژ باشووری کوردستانی هون لە گەلمە بوون، گەلێکی سپاس ji bo beşdariyê we.